لە ئابووری چوینەوە دێنەوە هەرێمی کوردستان باس لە سیستمی پریپەی دەکەین ئاگادارین کە لە ماوەی ڕابردوودا کار لەسەرەوە کرا کە پێوەری زیرک بۆ هاوبەشانی کارەبا لە هەرێمی کوردستاندا دابنرێت ئێستاش کار لەسەرەوە دەکرێت کە سیستمی پریپەید جێگیر بکرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانن بۆ ماوەی 24 کاتژمێر کارەبایان هەبێت. گفتوگوێم بابەتاکەین بە میوانداری ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆلی کارەبای هەرێم کە جەنابیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ من کاگومێت سڵاوت لێبێ ئێوارە باش سپاس کە میوانی کورسان نیوزی با لە پێوەری زیرەکەوە دەست پێ بکەین بزانین ئەو بابەتە بەکوێ گەیشتووە. سڵاو لەیەوە لە بینەرانیشتان لە ئێستادا پێوەری زیرەک بەردەوامە لە پرۆسەی خۆی بۆ قۆناغی یەکەم کە ملیۆنێک و 450,000 پێوەرە بۆ دواتریش بە قۆناغی دووەم تەواوکاری ئەکرێ بۆ ئەو گەشە سەردنەی کە لە ژمارەی هاوبەشانە لە دوای ئەو پرۆژەیە ڕوویداوە کە بریتیە لە تەکمیلەکردنی بۆ ملیۆنێک و 800,000 هاوبەش لە ئێستادا زیاتر لە ملیۆنێک و 370,000 پێوەردانراوە لە هەرێمی کوردستان و پرۆسەکە بەردەوامە و هاوکات هەموو ئەو تایبەتمەندیانەی کە پێوەری زیرەکەیەتی لە وەزارەت تاقیکراونەتەوە و ئاکتفکراون لەوانە بابەتی سنووردارکردن و هەروەها وردی و دقیقی لە خوێندنەوەی وزە کە بە سوودی هەردوو لە هاوبەشانی کارەبا و حکوومەتیش و لە هەمان کاتدا سیستمی پریپەیدیش یەکێکە لە خەستەتەکانی تری پێوەری زیرەک. باشە کاگومێت هاوڵاتیان زۆر باسیێواکەن لە جێبەجێکردنی سیستمی پریپەیدا چه سوودێک بە هاوڵاتیان یاخود بە هاوبەشانی کارەبا دەگەێنێت؟ لە ڕاستیە سیستمی پریپەید هیچ جیاوازێکی نییە لەگەڵ پۆستپەیدا وەکو لایەنە باڵین داراییەکەی ئەگەر کاڵایەک لە سەرەتاوە پارەکەی بدێت و یا لە کۆتاییە پارەکەی بێواتە لە سەرەتای مانگ و لە کۆتایی مانگە لە پێشەوە بێەوە یا لە دوایی یابێ هەر لە دوجارە تۆ ئەو پارەیە لایەن هاوبەشانەوە ئەدرێ بەڵام ئەوەی کە جیاوازەکەی هەیە ئەگەر بە سیستمی پریپەید بێ هەموو هاوبەشێک ئەتوانێت بزانێ کە چۆن ئەو وزەیە بەکار ئەهێنێ و سەرفیاتی وزەکەی چۆنە و بتوانێت کۆنتترۆڵی کە بە شێوەیەکی وا کە بۆ ئەو ماوەی کە خۆی داناوە بەشی بکە. واتەدا بەشکردنی وزەکە بەسەر جۆری بەکارهێنانە زیاتر کۆنتترۆڵەکەی بە شێوەی پریپەید وەک لە پۆستپەید چونکە پۆستپەید تۆ ئاگال لێی نییە لە کۆتایی مانگە قایمەکە بۆیەوە کە ئەوە سەرفیاتی تۆ بووە. بەڵام پریپەید لە سەرەتاوە کە داغڵی دەکەی بۆ نەموو هاوبەشێک بای 50,000 لەو ڕەسیدا ئەکڕێ کە داغڵێکە بەرامبەری ئەوەندەشی لەوات ئەوەرە ڕۆژانە ئامریکان بەکارهێنێ بە پێی پێداویستەکان زۆر بە باش دەتوانێت کۆنتترۆڵی سەرفیات بکە ئامرە زیادەکان لە کاتی کە پێویستی پێ نییە بیان کوژانێتەوە ڕایانگرێ و ئەو کاتانەشی کە پێویستی بە ئەو ئامێرانەیە بەکاریان بێنێ تەنیا سوودەکەی ئەوەیە. باشە کاگومێت سیستمی پریپەید باس لەوە دەکرێت ئامانج لە دانانی ئەم سیستمی یاخود لە جێبەجێکردنی ئەم سیستەمە ئامانجەکە ئەوەی کە هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆ ماوەی 24 کاتژمێر خاوەنی کارەبا بن و کارەبا بەردەوامی هەبێت. ئەم سیستمی پریپەیدەوە کات کۆتایی بەکاری مۆلدە ئاهلیەکان بهێنێت؟ خۆی ئەم سیستمەکە لە ئێستا لەگەڵ پێوەری زیرەکاوکو باسم کرد ئاکتف کراوە. باشە. قۆناغی کۆتاییەکەیەت ینی قۆناغی ئەخیری باڵێن ئەو شێوازی دابەشکردنی وزەیە بۆ هاوبەشان کە لە سەرەتاوە ئێمە بە پرۆژەیەکی نمونەی ئەزمموی لە شاری هەولێر دەستمان پێکرد لە پێشە سنوورداریمان کرد لە ڕاستیە خۆی دروست وایە لە پێشا سنوورداری بکرێ و دواتر کارەباکە بکرێتە 24 کاتژمێر و پاشان بکرێتە پریپەید واتە لە پێشا سنوورداری بۆ ئەوەی کە ئەو هاوبەشانی کارەبا بتوانن تەعامل لەگەڵ ژمارەیەک لە شیلەوات ئەوەرا بکەن یا لەگەڵ ئەم پێڕا بکەن بە زمانە عامیەکەی و دواتریش بە شێوەیەکی بەردەوام کە کارەبا هەبوو پێداویستیەکانی بەکارهێنانی کارەبایە بەسەر 24 کاتژمێرە دابەشە بێ ئەو کاتە
ئەو خواستە زۆرە لەسەر کارەبا دروست نابێ و فشارە لەسەر تۆڕی کارەبا دروست نابێ و دواتریش پریپیت بووە زیاتر کۆنتترۆلکردنی وەکو باسم کرد بەکارهێنانی کارەباکە لەو سنوورداریەدا ئەگەر هاوبەشانی کارەبا بە شێوەیەکی دەستکراوە کارەبا بەکاربێنن ئەو کاتە بەڕاستی سنووردار نییە چۆنی بەکارهێنن کراوەیە بڕی بەکارهێنان بەڵام خەرجەکانیان زۆر دەبێت بۆیە وا دروستە کە سنوورداری هەبێ و دواتر وەکوتم 24 کاتژمێر کارەباکە بەردەوام بکرێ و دواتریش ئەو سیستمی پێدانی پێشوەختەیە جێبەجێ بکرێ. باشە کاگومێت ڕەنگە شتێکە بە دەیپرسم بۆ هەمووان پرسیار بێ ئەوەیە کە لە ڕابردوودا حکوومەتی یاریمی کوردستان نەیتوانێت 24 کاتژمێر بە تەنها کاربای نیشتیمانی بدات بە هاوڵاتیان. هاوشان بە مولدە ئەهلەکان توانراوە هاوڵاتیان یاریمی کوردستان بۆ مای 24 کاتژمێر کاربایان هەبێت. بەڵام ئێستا ئەگەر سیستمی پریپیت جێبەجێ بکرێت بە تەواوەتی بۆ هەرێمی کوردستان تەسبیت بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان توانای هەیە بۆ مای 24 کاتژمێر کارەبا بدا بە هاوڵاتیەکانی لەگەڵ تەواوی ئەو ڕوونکردنەوانی کە خۆت حتمەن باست کرد. ئەگەر جەناب مەبەستی ئەوە بێ لە ئێستادا ئەم ساتە وەختی کە قسەکەین وە سەرتاسەری هەرێمی کوردستان من پێتەڵم نەخێر لەبەر ئەوەی تۆ هێشتا تەنیا سیستمی پریپیت کافی نییە بۆ زامنکردنی پێدانی کارەبایەکی 24 کاتژمێری بەڵکو لە پێشە ئەمانەکە وەکو باسم کرد ئێمە وەکو پرۆژەیەکی نمونی ئەزمموی زۆر وازەحە تعریفە کرد کە بریتێ لەوەی کە تۆ دوایەکە ئەم پرۆژێ لە چەند شوێنێکی هەرێمی کوردستان تاقیکراوەتەوە لە هەولێر لە سێمانی لە دهۆک ئەمە ئەبێ ڕاوەسی هەتاوەکو فیدباکی ئەم پرۆسەیە وەرەگریتەوە ئەم داتا و زانیاریەکان کۆکرێتەوە دواتر شکاری بۆ بکرێەوە دراسەیەکی ورد و باشی بۆ بکرێ بۆ ئەوەی بزانی چۆن بە هەنگاو وە قۆناغ ناوچەکانی تر وە فیدەرەکانی تر ئەخەیتە ژێر هەمان سیستمەوە واتە ئەمە وەکو بڕیارێک نییە بڵێ ئێمە لە بەیانیەوە بڕیارماندا بە سیستمی پریپیت لە هەرێمی کوردستانی کارەباکەنە 24 کاتژمێر خۆگەر وا بواە ئێستا ئەمان کرد بابەتەکە بابەتێکی پرۆسەیەەکە پرۆسەیەکی وەکو پالۆت پرۆژێکتە تەعاملمان لەگەڵا کردەوە ئەم نمونەیەمان لە شاری هەولێر لە ماوەی 4 مانگە ڕابردووە وەکو باسم کرد لە سەرەتایە بە شێوەی سنووردارکردن و دواتر کردمانە 24 کاتژمێر و لەم کۆتاییە نەشا کردمانە پریپیت بە هەموو ئەمانە بە فیدباکی هەموو ئەمانە ئەو کاتێک کە هەموو داتا و زانیاریەکان کۆکرایەوە و بە شێوەیەشی ورد و زانستی دراسە کراوە لایەنی ئابوووریەکەی لێک درایەوە و کاتە ئەکرێ اینجا بڕیار بدرێ چۆن بە هەنگاو بە قۆناغ فیدەرەکانی تر و با بڵێن فراوانکاری بۆ پرینسیپی ئەم پرۆژەیەکەی نەک لەوەی کە ڕاستەوخۆ ئەگەر دەرئەنجامەکەشی دروست بێ تۆ پێ دوابێ یەکسەر وەزارەتی کارەبا ئەتوانێ لە ماوەیەکی قیاسیە هەموو هەرێمی کوردستان کاتە پریپیت بەڵام هەنگاوەکان بەردەوامن دراسەکان بەردەوامن لە ڕاستیە ئەوە ڕێگە ڕاستە زانستیەکەی بەکارهێنانی وزەی کارەبایە و پێویستە کاکە بەم ڕێگەیە هەنگاو بنین برە و تحقیقبوونی 24 کاتژمێر کارەبا بەڵام وەکو باسم کرد پاش دراسەیەشی هەمەلایەنە و بە هەنگاو. باشە کاگومێت دەچمە سەر بابەتێکی دیکە بەدەر لە سیستمی پریپیت بەرپرسانی سلێمانی باسیەوەکەن ئەڵەن دابەشکردنی کارەبا لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی دادپەروەرانەنیەوە تا کارەبای پێویست بۆ سلێمانی دابین ناکرێت ئەمە تا چەند ڕاستە و ئەگەر ئەم سیستمی پریپیدا جێبەجێ بکرێت چەندێک دەتوانێت ئەو نادادپەروەریە بڕاوێنێتەوە. خۆ لە بناڕەتە نادادپەروەری نییە شتێک هەیە لە هەرێمی کوردستان پێی ئەوترێ دابشکردنی وزەی کارەبا بە پێی خواست لە ماوەکانی ڕابردوو لە دوای 2015ەوە چەند پرۆسەیەکی تێست لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە تێست بۆ خواست واتە ئەو پرۆسەی تێستەی کە خواستی حەقیقی شارێک ناوچەیەک
دیاری ئەکا بە وزەی کارەبا. لە پێش ئەو مێژوەیە کاتەکانی بوونی کارەبا مؤشر بوون بۆ دابشکردنی وزە، واتە لە زاخۆ بۆ کفری کاتەکانی بوونی کارەبا بە یەکسانی ئەوە مؤشر بووە. دوای 2015 کە لەسەر داوای بەڕێوەبەری گشت کارەبای سلێمانی و کاتە کە بڕوایان وا بوو کە بکرێ بە ڕێژەوە ڕێژەکەی خۆیان پێ بدرێەوە توانین لای خۆیانەوە ئیدارەی ئەو زێ بدەن و ئەگەر جەنابتان وەکو کەناڵەکان ڕاگەیاندن ئاگادار بن ئەو کات ئیدارەی سلێمانی کارەبای سلێمانی هەڵسا بە دانانی جۆزەفی زەمپێڕی بۆ هەندێک ناوچە، بەڵام لە ڕاستیە کە پرۆسەکە با بڵێن بەردەوام بوو لەگەڵ یا پرۆژەی پێوەریزیرێک هات کە پرۆژەی پێوەریزیرێک جگە لە سنوردارێکی کە ئەوان بە جۆزی ئەیان کرد چەندین خەرسەتی تریشی هەیە. بۆ ئەم پرۆژەیە ئۆتۆماتیکی چۆ شوێنی ئەو و ئەوانیش لەو پرۆسەیە وەستان، بۆیە ئەم بابەتی دیاریکردنی ڕێژی شارێکان لە ڕێگەی تێستەوە ساڵانە مەگە ساڵێک گرفت هات بێتە پێشەوە دەنا زۆربەی ساڵەکان پرۆسی تێست ئەنجام درراوە و لەوێەوە دیاریکراوە کە ڕێژەی دابشکردنی کارەبا بۆ هەر شارێک بۆ هەر ناوچەیەک چۆن چۆنی بێ. باش کاکومێت بابەتێکی دیکە کۆتا پرسیار لێکم ئەویش بابەتی قەرزی کارەبا بوو لای هاوبەشانی کارەبا. ئەو بابەتە بەکوێ گەیشتووە؟ هێشتا بەردەوامی حکومەت دەتوانێت لە ڕێگەی قیستەوە یاخود لێ خۆشببوونەوە ئەو قەرزانە وەربگرێتەوە لە هاوڵاتیان یان ئەو بابەتەوە سێنراوە؟ لە ڕاستیە قەرزەکانی وەزارەتی کارەبا تریلیۆن 260 ملیارد دیناری تێپەڕاندووە لە لای هەموو جۆرەکانی هاوبەشان با بڵێن و کۆکردنەوەی ئەم قەرزانە یاخود گەڕانەوەی قەرزەکان لە ماوەی ڕابردوو کار ئاسانی زۆری بۆ کراوە، وەکو جەنابتان ئاگادارن ساڵی ڕابردوو هەتا وەکو مانگی دوی ئەم ساڵ ڕێژەی لە 150 لە خۆشببوون هەبوو و دواتریش و پێشتریش پێش ئەو بڕیارە و دوای ئەو بڕیارە بە بەردەوامی وەزارەتی کارەبا کار ئاسانی کردووە بۆ هاوبەشەکانی کە بە شێوەی ئەقساط قەرزەکانیان بگەڕێنەوە بە تایبەتی هاوبەشانی ماڵان کە قستێکی با بڵێن زۆر ینی ژمارەی قستەکانی وەکو پێڵێن بە زمانی عەرەبیان قستی مەریح ینی قستێکە ئەوەندە بارگرانی لەسەر هاوبەشەکان دروست نەکا و بتوان قەرزەکانیان بگەڕێنەوە. وەزارەتی کارەبا دەسەڵاتەوەی نییە لە کەس خۆش بێ، ئەوە مڵکی گشتیە مەگەر بە بڕیارێکی تایبەتی ئەوە ئێمە لەسەر ئەو بنەمایە ئاگاداری هەموو هاوبەشانی خۆڵامان کردوێتەوە کە ئەوە دەرگاکانی فەرمانگەکانی کارەباکراون بۆ کار ئاسانی بۆ ئەوان کە بە شێوەی قیست قەرزەکان بگەڕێنەوە ئەو شیەکە توانێت لە ئیمکانەتیدا هەبێت توانێت ڕاستەخۆ تەواوی قەرزەکەی بگەڕێنێتەوە. بەڵێ کاکومێت سوپاس بۆ تاوی زانیارەکان و سوپاس کە میوارەیە میوانی کورسات نیوسپی. زۆر سوپاس بۆ ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆڵی کارەبای هەرێم کە جەنابیان ڕاستەخۆ لەسەر سیستمی پریپەید و کۆمەڵێکی بابەتی تایبەتمەند بە کارەبای هەرێمی کوردستان قسەی بۆ کردین.